خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان وەکو پێشتر ئاری باسی لێوە کرد تەوەرێکمان هەیە باز لە بە بازاڕکردن یاخود مارکێتینگەکەین بۆ کەسانی کە کاریان هەیە کاری خۆیان هەیە چۆن و بە شێوازێک توانن لە ڕێگای بە بازاڕکردنەوە کارەکەیان بەرەو پێش بەرن. ئایا قۆناغی بە بازاڕکردن لەو کاتەوە دەست پێ کات کە تۆ کارەکەت دانە یاخود نەخێر پێش دانانی کارەکەشت گرنگە بە بازاڕی بۆ بکەیت و مارکێتینگی بۆ بکەیت. اینجا باز لە سوودەکانی بە بازاڕکردن و تەکنیکە سەرکەوتەکانی بە بازاڕکردنەکەین بۆی کە تۆ قانزانجێکی باش پێیتلا ئەو کاری کە دەستە دیاوەتێ بۆی بە چۆپڕی لەسەرم بابەتە گفتوگۆ بکەین. ئەمڕۆ زۆر بە خۆشحاڵی و میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕەنج حسێن ماکرۆ کە بەڕێزیان ڕاهێنەر و ڕاوێژکاری بازرگانین. دکتۆر گیان سڵاو لێ بێ بەخێر بێت. زۆر بەخێر بێت سەرچاو. دکتۆر دەستپێکی گفتوگۆکانمان سەرەتا پێناسەیەکی بە بازاڕکردنمان بۆ بکە با بزانین بەڵێ بە بازاڕکردنیا بە تێرمەکەی کا بڵین مارکێتین پرۆسەی دۆزینەوەی پێداویستی کڕیار و پڕکردنەوەی پێداویستی کڕیارە لەو بەرهەمەی کە تۆی فرشتەوەن کاتێک گەڵین بەرهەم لەوانەیە بەرهەمێکی بەرجەستە بێت پرۆدەکت بێ لەوانەیە سرفسێک بێت لەوانەیە ترینینگ کۆرسێک بێت لەوانەیە ئێمە دە پێناسی جیاوازمان هەیە بۆ پرۆدەکت لەوانە هەرێکێک لەم شتانە ئێمە بە پرۆدەکتی ناسێنین کەواتە پرۆسەیەکە ئەگەر پێشوە خودوکو جەناب ئاماژەت پێیان لە دەستپێکی بەرنامەکە پێش دەستپێکی بزنسەکە حساباتی بۆ بکەین باشترە وەک لەو کاتێککە ئێمە کارەکەمان دەست پێ کردو و ئەنج حساباتی بۆ بکەیت. باشە پێش بزنسەکە چۆن حسابۆم بابەتە کاتێک کە تۆ ئەتەوێت تەبەن مارکێتین پرۆسێسێکە پرۆسێسێکی دوور و درێژە و بە بەردەوامی نوێ ئەکرێتەوانەیە شتێک نییە کە یەکجار نووسیمان ئیتر بڵین ئەمە ناگۆڕێت پرۆسێسێکە یەکەمینیان ئێمە لە قۆناغێکەوە دەست پێەکەین شتێکەکەین پێڵین گابەنالیسیس ئەوەیە کە تۆ تەحلیلێکەکەی بۆ فەراغەکان کە لە بازار هەیە کە ئەو پرۆدەکتی تۆ چی پڕکاتەوانەیە چۆن پێداویستی کڕیار پڕکاتەوانەیە ئەمە هەنێک جار خۆ دەتوانی بیکەیت هەنێک جار ستافی خۆ دەتوانێت بیکە هەنێک جار دەتوانێت سەرپارتیەکە بینی کە شەریکەیەکی مارکێتین و کۆنسەڵتانتە ئەم گابەنالیست بۆ حاضرەکە لە دوای گابەنالیسەکە قۆناغێکمانەیە کە قۆناغێکی زۆر ورد و حساسە دیاریکردنی سگمنتی تۆیە هیچ بزنسێک نییە بۆ هەموو بازار ببێت یعنی بۆ نمونە من ئەگەر ئاو بفرۆشم ناتوانم تارگێتی لە سەی ئەو کەسانە بکەم کە ئاوە خۆنەوانە کامە پێداویستێکی سەرەکی ژیان ئەو بۆ نمونە یین ئێمە چی بۆکەین شتێکمانەیە لە زمانی مارکێتینە پێڵین STP سگمنتیشن تارگەتین پۆزیشنی سگمنتیشن ئێمە ئەبێت ئەم براندە ئەگەر فیزیکەڵە ئەگەر دوکانێکە ئەگەر شۆپێکە لە کووا بیکەینەوانەیە چ سگمنتێکی کۆمەلگا چ فیەکی کۆمەلگا تارگێتەکەین لەناو ئەوەیە کێ ئەبێتە کڕیارە سەرەکیەکانمان و مخاتەبەی چی ئەەکەین و پاشانیش ئەوەی کە ئێمە چۆن لە بیرکردنەوە لە مێشکی کڕیارەکانمانە براندەکەمانە ناسێنین پاشە قۆناغی کە دەست پێ کات ئەویژە کە کمیونیکیشنە طبعاً یەکێک لەو شتانێکی ئێمە مارکێتین بە غەڵەت باسەکەین زۆربەی کاتەکان ئەوەیە کە هەموو مارکێتین لە کمیونیکیشنەکەی قورتەکەینەوەانە کمیونیکیشن وەکو دیجیتال میدیا وەکو PR وەکو زۆر شتێکە کە دوایی باسەکەین لە کمیونیکیشنەکە کۆبتویا ئەخاوتنەکەەوە شێوازە کلاسیکەکەیەتی زیاد بەڵێ ئێستا ڕێژکەی تریە باشە دکتۆر جیاوازی بە بازارکردن لەگەڵ فرۆشتن چییە؟ بە بازار پرۆسەکەیە بە بازارکردن قۆناغی بنیادنانە فرۆشتن قۆناغی تەطبیقکردنە تۆ ئەوەی کە لە بە بازارکردنە خەیاڵێکی خۆتە گاپێکی بازارەکەی پێداویستێکی بازارەکەی پێ دوای بە پرۆدەکتەکەت پڕێگەیتەوە پلانی بۆ دانی ئەم پلانە ئەچێتە تەطبیقەوە لەلایەن تیمی فرۆشتنەوەنێ هەموو پلانێکی مارکێتین کیمەزجێکی فرۆشتنی بۆ دروستەکرێت بەعنی لە ڕێ میتۆدیشەوە جیاوازیان هەیە بەدڵنیاییەوە بۆمە میتۆدی فرۆشتن چۆنە و میتۆدی بازارگەری جیاوازێکی دوو عالەمی عالەمی جیاوازن بەڵێ باشە شتێکم خوێندەوە ئەڵێ فرۆشتن ئەوە هیچ لە پێناو قازانجە و دەستکەوتنەوە ڕەنگە شێوازی فرۆشتنەکە دەگەر بەرهەمەکەت هە باش بێ یان باش نەبێت لە خۆناغێکە ڕەنگە ستۆپکە ئەگەر بازارگەڕی بۆ نەکی ینی بەردەوام نەبی لە پرۆسی بازارگەریدا هەر بەڕاستی بە بازارگەری بۆ ئەوەیە بەها بدەی بە ئیشەکەت بۆ بەهایە بۆ دۆزینەوەی بەهایە یان چی شتێکی زۆر جوانە باس کرد بەها ئێمە مارکێتین کورتەکەینەوانەیە لە بابڵین لە سێ بەشی بچووکە دروستکردنیەکی بەهایە دروستکردی ڤالیۆکە دروستکردنی بەهایە گەیاندنی بەهاکەیە دروستکردنی بۆندێکە لە بینی تۆ کڕیارەکەت ڕاست یعنی ئێمە هەموو کاتێک بەهایەکی هەنێک جار معنەوی هەنێک جار مادیین بە کڕیارەکان کاتێ پرۆدەکتێک لای ئێماکرێ کاتێ بەرهەمێکە کڕێ کاتێ سەرویسێکەکڕێ ئێمە لەوانەیە بە قیمەتی ئۆپانەی کە سەرفێکە بەهایەکی معنەوی بینێ لەوانەیە بەهایەکی مادی بینێ بۆ پڕکردنەوەی پێداویستەکەی خۆی باش ئەی بازارگەری لە کێوە لانە پرسیارێکی کرد من تۆزێک حەزەکەم
زیاتر بچینە ناوم بابەتەوە. زۆر باشە. من ئەمڕۆ بیر لە بزنسێکیان پرۆژەیەکی خۆمەکەمەوە بازرگانی هەیە دوو جۆر بیرکردنەوەی هەیە. ئەڵێ هەتا دەڕاوی دوکانەکە نەکەمەوە بە زمانێکی زۆر سادە باسیکەین هەتا دەڕابەکە نەکەمەوە لە ڕووی کڕیارانە پرۆسی بازارگەری دەست پێ ناکەم. هەشاڵەیە دەڕا بە هەڵانەوەیەک بە ڕێگاوێ ینی لە ڕێکلامە ڕێگەیکە دەڕا بە هەڵانەوەیەک بە ڕێگاوێ ینی زە فیلمێکمانەیە لە فیلمێک بە ڕێگاوێ بەڵێ باشە ئەم شێوازی مارکێتین و بازارگەریە لە کامیانەوە دەست پێکە کامیان ڕاسترە کامیان دروسترە لەو کاتێک کە پەردە لەسەر ئیشەکەت هەڵماڵیان پێش ئەوە کاگای لای کڕیا شتێک دروست بکەیت ئەو کاتێک کە پەردە لەسەر ئیشەکە هەڵەماڵی ئەبێ کۆمەڵە قۆناغێکی زۆرە بڕیبێت بۆ بزنسەکەت شێوازی بە بازارکردنەکە و ناسان دەبێت کڕیارەکەت کێیە شتێکمانەیە ئێمە پێڵین پرسناڵەتی کڕیار کەسایەتی کڕیار ئەبێ کەسایەتی کڕیار لەگەڵ کەسایەتی براندەکە تا دوو کەسایەتی جیاواز نەبن واتە کڕیار خۆی ببینێتەوە لەو براندەی تۆە بۆ نمونە کاتێک باسی با بڵین وەرزشەکەین زۆر بەمان یەکسەرێکێک لە براندەکان منێتە خیاڵنایکە ئەدیداسەیەکێک لەو براندانێ بۆ لەبەروی ئەمە کڕیاری وابەستە کردووە بەوەی کە تۆگەر وەرزشی تۆگەر وەرزشدۆسی تۆگەر با بڵین کەسێکی لە بواری ڕاکردن و ئەم بابەتانەیە وەرزشەکەی تۆ بێ ئەم براندەتەبێت ئەفیلکشنێکی بۆ خۆی دروست کردووە بۆیە کاتێک کە پەردە لەسەر دوکانەکەت لابی ئەبێ کۆمەڵە قۆناغێکی زۆرت بڕی بێ باسی بابەتێکە کرد فلیمێک بەڕێگاوێت دوکانێک بەڕێگاوێت چێشخانێک بەڕێگاوێت ئێمە ئەمە لە زمانی مارکتین لە کمیونیکیشنی مارکتینە پێڵێن تیزەر دروستکردنی قسەیە دروستکردنی خوڵقاندنی با بڵین تەوەتور لەناو خەڵکە شتێک بەڕێگاوەیە و کەس نازانێت چیە باشیان خراپە ئەگەر بەڕێگەیەکی ڕاست ئەگەر دوایە تیزەرەکەت تەواوکەری مارکتین پلانەکەت بێت زۆر باشەوەی کە پێڵین مارکتین 360 باشە دکتۆر باسێکیەوەمان بۆ بکە با بزانین بەرهەمی باش پێویستی بە بازارکردن هەیە یاخود نە هەموو بەرهەمێکی کاتێک کە ڕەنگە زۆر کات من شتێکم بیسۆڵەن ئەم بەرهەمە لەبەرەوەی زۆر باشە پێویستی بە ڕێکلام نییە و فرۆشیشی زۆر بووە چ کاتێک بەرهەمێک زۆر باشە بێت و کاتێک کە کڕارێکی گاتە دەستی کڕارێکی ڕاست باشە چۆنە کاتە دەست کڕارێکی ڕاستی لە ئەبێ بە بازارکردنێکمان بۆ کردێ مارکتینێک براندینێکمان بۆ کرد بێت کە کڕیارە ڕاستەکە گەڕابێ بە دوای و کڕی بێتی هەموو مۆزوعەکەی کە جەنابە باسەکەی لە دروستکردنی قسەی دەمیایە هەموو کمیونیکیشن چەناڵەکانی دنیا کۆکەرەوە بە زاڵبوونی سوۆشال میدیا بەو قوتەی کە ئێستا هەیەی ناگاتە قسەی دەمی ئێمە هەموو شتانی کە لە مارکتینی ئەیکەین بۆ ئەوەیە کە قسەی دەمی دروست بکەین بەوەی کە پێڵی وەرد و ماوس ئێمە وە دروستکەین بۆ لەبەرەوەی ئەمە قسەی مرۆڤێکە بۆ مرۆڤێک زۆر باوەڕپێکراوە لە قسەی ڕۆبۆتێ بۆ مرۆڤێک کلاسیکەکە لە هەمووی باشترە کاتێک من فرۆشیارم تۆ کڕیاریە تەلا مەڵی کاڵاکەم وایە بە گەرنتی ئەمە تۆ بڕۆیەک جار تاقیکەرەوە دوای وەرەوە گلەیەکە لەسەر ئێمە یا بەرهەمەکەمان بۆ بێنێرەوە بە گەرنتی بەکاری بێناگەڕوانە بوو ئاوها یەک قاوەلای من بخۆرەوە ئەو نێرم بۆ شوێنێکی تر بە خەیاڵ ئەنی بەڕاستی ئەمانەکەوێتە سەر ئەو تەکنیکی کە کەسێک لە ئەخاوتن دایەوێ مارکتین بۆ بەرەمەکەی بکە کاگاری ئەمە دایرێکتیە ئەمە دایرێک مارکتینە من بەرکەوتم لەگەڵ کڕیارەکە هەیە بەس پێشوی بەرکەوتم لە کڕیارەکە لەگەڵ کڕیارەکە بێ ئەبێ لە ڕێگەی کمیونیکیشن چەناڵەکانی وەکو سوۆشال میدیا وەکو بیلبۆردەکان وەکو PR ڕەوانێ با بڵین وەکو کۆمەڵێک بەشی کەوانەیە من بکەومە بەرچاو و جۆی کڕیار کاتێک کڕیاریەتە لات ئەو کاتی کە تۆ بەرکەوتنی ڕاستە و خۆدەیە لەگەڵیا ئەمە پرۆسی فرۆشتنە پرۆسی فرۆشتن تاواکەری پرۆسی مارکتینە یەک نقطەت باس کرد ئێمە زۆربەی کات مشکلەیەکمانەیە بۆ کڕیار شتێک دروستەکەین پێڵین ئۆڤەر ئەکسپێکتیشن تەوەقعاتی خەیاڵی دروستەکەین شتی وەهمی یعنی بۆ نموناڵێ ئەو کرێمە بەکاربێنیتر تۆ 20 ساڵ گەنجە بیتەوە ئەم تەوەقع زۆر کورسە بۆ نمونە ئازاری پشتت هەیە و بە فلان عیلاجیا بە فلان جۆری پێڵاو بە فلان جۆری فیزیکال سیراپیا بە بڵین عیلاج تەبیعی تو یەکسەر چاگەبی ئۆڤەر ئەکسپێکتیشن کە بۆ کڕیار دروست دەکەین دوای ئەوە قسەی دەمی نەگەتیڤ دروست دەبێت سوێن ناگاتە ئەو حاڵەتەی کە تۆ بۆ دروست کردووە باشە دکتۆر بەڕای بەڕێزت بۆ نمونە بە بازارکردن زیاتر بەم شێوازە ئەکرێت کە کار لە دەرونی بەرامبەر بکات یاخود نەخێر شتەکە نیاسپاکیە و ئەم بەرهەمە هەر بەم شێوازەیە بەڵام ڕەنگە زۆر کەسی شەبێ ڕێکلامێکی بینی بێ بە ڕێکلامێک کاتێک کەوت بێ لە ڕێکلامەکە زۆر وەسفی بابەتەکە کرابێ زۆر کاری لە دەرونی ئەم کەسانە کردبێ کە گویان لە ڕێکلامەکە کردووە بەڵام لە کاتێکا کە بەکاری هێنن ئەو بەرهەمە بەم شێوازە نیە اینجا پرسیارێکی تریشم هەر لەسەر ئەمە ئەوەیە چەندە گرنگە بۆ نمونە ئەم متمانەیە لە دەستنێ ڕاستی لە کاتی بۆ بازارکردنا پەنابەری تەبەر ڕاست بوتن
ئەو جزئی کە باسی مۆزوعی با بڵین ترستەکەگەین مۆزوعەوەی کە ئێمە متمانە لە دەستنین خۆی لە پێناسەیەگەیە ئەڵێ براندس پرۆمس واتە ئەمە پەیمانێکە کە تۆ بە کڕیارەکەتی ئیت کاتێک کە تەوەقوعێکی وەهمی بۆ دروستەکەی ئۆڤەر ئەکسپێکتیشنێکی بۆ دروستەکەی یەکسەر قسەیەکی با بڵین نێگەتیڤ دروستە بێتەوانێ و بابەتێک هەیە براندین ئیمۆشنال ئەتاچمنتە براندین وابەستەیەکی با بڵین عاتفیە لەگەڵ کڕیارەکەتە تۆ پرسناڵەتێکی بۆ دروستەکەی ئەڵێ ئەمە تۆیت و واقعێکی بۆ دروستەکەی تۆ پێویستیت بم پرۆدەکتایە پرۆدەکتەکەی ئێمە لێرە پێداویستی تۆ پڕکاتەوە ئێمە شتێکمانەیە لانەخان پێڵێن کۆنسیومەر بیهێڤیر شێوازی مامەڵەکردنی کڕیار لەگەڵ براندەکەتە چۆر جۆرمانێ جۆرێکیانەوەیە کە نۆستالجیکە هەنی ئەی بەستێتەوە بە ڕابردوویەکەی بەستێتەوە بە خەونیەکیێوانێ خەونی لێ خوڕینی فلانە سیارە خەونی نیشتەجێون لە فلانە وێ لە جۆرێکی کەمانەیە جۆرێک لە متعاتیف بوونی لە گەڵا دروستەکە یەکێک لە جۆرە زۆر باوەکان کە لە خواردن و قاوە کاگاری باسی مۆزوعی قاوەیەکی کرد ئەوەیە کاڵێ ڕۆژەکەم پاوە نابێ ئەگەر فلان خواردن نەخۆم ئەگەر فلان قاوە نەخۆم ئەگەر ئەوە نەکەم ئێمە بێ لە پێناسەی براندەکەمانە یەکێک لەم ڕێگانە هەڵبژێرین بۆ بەستنەوەی کڕیار بە خۆمانەوەە براندین مارکتین کمیونیکیشن سێشتی جیاواز باشە دکتۆر لە فرۆشتنە کڕیار مەرج نێ بگەڕێتەوە بەلاتوانە من بابەتێک ئای فرۆشم و دنیا خەون و خەیاڵ لای کڕیارەکە دروستەکەم ڕەنگە بەس مەبەستم بێ وەکو کڕیارێک تەنها بەرهەمەکەم ساغ بێتەوە لە بازار مەرج نییە کڕیارەکە بگەڕێتەوە وەکو فرۆشیارێک وانە وەکو فرۆشیارێک بەڵام لە بازارگەریە لەبەرەوەی قسەکەمان لەسەر بەهایە کڕیارە مێنێتەوە لەگەڵ تا چکە پەیوەندیی بێزە لەگەڵ دروستەکەوانە ئێستا نمونەیەکی جوانت هێنایوتت بۆ ئەوەی وەرزشی تەندروست بکەی بۆی کە هەمیشە بزانی وەرزشیە خەڵک یەکسەر مێشکی ماشەڵڵا نایک و چوزانم ئەدیداس پێویستیان بە ڕێکلامی ئێمە نییە ئەگەر ناوەکەیان نهێنی یعنی بۆ خەڵک تا ئێستا لەگەڵ ئەم مارکانەیە هەر سەر و سەودای هەیە ئەوە شێوازی بازارگەریەکەیانە ئەوە شێوازی بەهاکەیان داوە بەکاڵەکە ئەوە شێوازی بازارگەریەکەی کاگاری کە با بڵین کارکتەرێک یان با بڵین شخصێتێکی بۆ براندەکە دروست کردووە تۆی وەرزشەوان شخصێتی خۆتی تیابینیتەوانێ من بەشێکی وەرزشەکەم نوقسانە ئەگەر کالەکەم ئەدیدایز نەبێت ئەگەر کالەکەم نایک نەبێت چکە پێت وایە کە ئەمە تەواوکەری وەرزشەکە شەڕێوانی ژەوەی ئەم پێڵاوانە لە پێی میسی و کریسیانە بەڵێ ئەوەش بازارگەریە ئەوەش جۆرێکی کمیونیکیشن گەیاندنی مەزجی خۆیەتی کە باشترین یاریزانی دنیا باشترین یاریزی باشترین سەری با بڵین چێ خێراترین ڕاکەرە لە دنیاە کالی ئێمە بەکارێنێ کاتە تۆش خەونی وەتە بە بیبەیەکێک لەوانە باشە کاتە دکتۆر بەڕای تۆ لە هەموو قۆناغەکانە مارکتین و بە بازارکردن گرنگە یاخود لە چه خاڵێکە ئیتر ئەو کارە پێویستی بۆ نییە کە مارکتینی بۆ بکرێ هەتا وەکو کاگاری یینێکی وت هەتا لە دەڕابەی دوکانەکەت هەڵی تا ئەو ڕۆژێک کە بڕیاری بزنسەکەدا بخەیت مارکتینە پێویستە مارکتین پرۆسێسە لە بیدایەتە وتم نوێ ئەبێتوانێ قۆناغ بە قۆناغ نۆ ئەبێتوانێ یەکێک لەو شتانەی کە لانەخان کاریگەری لەسەر سنتەری قەرارێ لە کڕیارە لۆگۆکەتە ڕەنی لۆگۆکەتە شێوازی نووسینەکەتە ئەو شتێکی ئێمە پێڵین شعار سلۆگێنەکەتە تۆ بەم شتانە چۆن بیری ئەخیتەوە زۆربەی کات ئێمە گوێمان لە میوزیکێکە بە یەکسە براندێکێتە خەیاڵمان چکە بەس بەمە توانیوێتی با بڵین مێشکی کڕیار داگیرکە ئەچیتە شوێنێکەوە بۆنێک چەند جارێک ئەچیتە شۆڕومێکەوە چەند جارێک چیتەوە شۆڕومەوە بۆنێکە کردووە لە شوێنێکی تر ئەو بۆناکەی ڕاستەخۆ مێشکە ڕەبتێکاتەوە تۆ بڵێ من لە فلانە شوێن بم کەواتە پرۆسێسی براندین مارکتین کمیونیکیشن جیاوازە و بەڕاستی ئەگەر قسەی لەسەرکەین دنیای ئەمڕۆ لەسەر شەڕەکە لەسەر براندینە اینجاوە دکتۆر بۆ ئەو پرسیارم لێ کردی زۆر کات زۆر لە زۆر شوێنگوێم لێ بووە بۆن ئەو کەسانی کە خاوەنی بزنسێکی خۆیانن کە لێیانە پرسم بۆ ڕێکلام ناکەن بۆ زۆر دەرناکەون لە سۆشیال میدیا و لەم بابەتانەیاڵێ تازە ئێمە ساڵانێکی زۆرە دەستمان ناوتە ئەم کارە و مشتری خۆمان هەیە و پێویستمان بە بازارکردن و ڕێکلامکردن نییە ئەمە کارێکی هەڵەیە گەورەترین براندەکانی جیهانەگەر لە سیارەیە سەیری بکەین کە چەند ناوێگەی مەرسیدیزە BMW و ئەوانی کەش لە ناو شۆڕومی سیارەکانە پرۆمۆتەری خۆیانیانێ یعنی باوەڕکە براندەکان ئێمە لەوان گەورەتر نین ئەگەر بچیتە لە موسمی گەشتکردنا سەفەرکی بۆ یەکێک لە وڵاتەکانی چواردەوری خۆمان ئەبینی لە مارکەی جل و بۆن و مەیکئاپ لە ناو سنتەری مۆڵەکانە گەورەترین شوێنیان داگیر کردو بوسێکە کە مەبەستی یەکەمیان براند ئەوەرنێسە دروستکردنەوەی با بڵین تەوعیەیە بۆ کڕیار براندەکانی ئێمە هێشتا نەگەیشتونەوە ئەو قۆناغی بەقەدەر ئەمانە گەورە بن ئێمە لە قۆناغێکا پێویستمان بەوەی لە خۆمان تێ بکەین مارکتین تێگەیشتنە لە خۆت پێداویستی کڕیار پڕکردنەوەی
پێداویستێکەتی ئەبێ لە قۆناغێکا بیلەوە بکەینەوە کە چۆن ئێمە ئەگەینە مێشکی کڕیار مارکتین ئەوەرنێ زۆر مهمە خەڵک بیر لە من ناکاتەوە بیری لە تۆ ناکاتەوانە چۆن وای لەکەین بیرمان لێ بکاتەوانە دکتۆر یەکێک لە چەمکەکان فراوانی بازرگانی هەنی تۆ توێ بازرگانێکە و تاتوانی فراوان بکەی بەڵێ ئەبێ هەر لە مارکتین بەردەوامی بەڵێ ئەوەی کە باست کرد یەک لەحزە ستۆپ بکەی ڕەنگەیتەوە لە حزەیە هۆکاری منافسەکە دێتە جێگەت وانە بەرامبەرەکەت هەر بەڕاستی ئێمە لە بازار تێگەیشتووی ینی لە بازار تێگەین چیمان ئەوێ اینجا دەستکەین بە پیشەیەک بە بازارگەری بۆ بکەین مارکتینی بۆ بکەین زۆربەی کاتەکان ناتوانم بە داتایەکی باڵین ڕاست بڵێم تێگەیشتوینە نابەڵام زۆربەی وا دەرەکەوێت کە باش لە بازاری خۆمان تێنەگەیشتین بۆ لەبەرەوەی کاتێک کە بە شەقامێکە ئەڕۆی لە مانگێک بۆ 2 مانگە 4 دوکانەکرێتەوە چواری کە داخرێت ترنۆڤەڕیتەکە زۆر بەرزە کەواتە ئێمە تێگەیشتنێکمان نییە بۆ پێداویستی بازار تێگەیشتنێکمان نییە بۆ پێداویستی دووشتمانەیە کاگاری پێداویستی بازار پێداویستی کڕیار دوشتی جیاوازن بازار ئەمڕۆ پێویستی بە کاڵایەکی ئۆریجنەڵە کڕیار باوەڕی بە کاڵای ئۆریجنەڵ نییە کەواتە تۆ ئەم دووشتە تەناقۆسن تۆ کە با بڵین براندێکی ئۆریجنەڵ براندێکی ئەسڵی بە زمانە عامەکاڵین ئەیێنیت ئەبێت لە پێشە بیم لە ڕێگەی کمیونیکیشن چەناڵەکان تۆ مارکتینێکی بکەی کە ئەسڵ و عادیی هەر بەو زمانە کۆپی شتێکی پێڵن ماستەر کۆپی 1 و 2 3کە ئەمانە لە هەموو دنیای ئێستا باوێتی و لای ئێمەش باوێتی ئەمانە چین ئەگەر من یەک پرسیار جواب نێمەوە زۆر خەتەر ئەوەی کە کڕیار بۆ بێ لە منی بکڕێت هەموو مارکتینەکەمە بێ کورد بێتەوە لەوەی کڕیار بۆ لە منی بکڕێ بەبێ ئەوی کڕیار ئەم پرسیارە بکات ئەبێ من جوابی بۆ پێشێ پرسیار نزای بۆ چێ پرسیارم کرد زۆر جا لەگەڵ لانەیە ئەم کێشەیە نەک کێشانی باسیەکەین زۆر بەلامانەوە سەیرەوە زۆر بەلامانەوە نامۆی باوەڕکە یەکێک لەو پیشانی هەر لەم کۆتایانەیە ڕۆژە لە بازار باسمان کرد گەنجێک پێیا بوو ڕاپۆرتیشمان لەسەر کرد بینیمان لە سوۆشیال میدیا لە بازار خواردنەوە گازەکانی ناو سەوڵەوە و نازانمەوە بای ئەیا و زۆر سارد و زۆر تایبەت یەک دانە هەبوو لە سلێمانەیە باوەڕم پێکی ئەم دقەیکە قساکەم درۆی نەبێت 12 دانە لە ناو بازارڕ زیاتریش یعنی بۆچی ئەم شێوازی چاولێکەریان ئەو ماستەر کۆپی کە تۆ باسیەکەی کەسێک ڕنج و ماندووبوون و ڕەنگە تێگەیشت پێلەوە کردوێتی سێرەکە بڵای واستەکەمەت لەم ناوچەی خۆشمانان بابەتە زیاتر زۆر دۆزەقا ئەمڕۆ دوکانێک دانێ کافەیەکی باشە لە تەنیشی شێوەی کاتەوە نیە بڵێ بچێت تۆزە دوورتر بیکاتەوە یعنی عربانەکەی لێداناوە دەمەتەرە وڵاتەرەوە هەمان عربانە دانێت ئەگەر قسەکەم هەڵێ بڵێ هەڵێ داخی دڵمە زۆر باسی لە هەموو دنیای ئەم کۆپیکردنایە ولای خۆشمانەیە بەڵام کاتێک کە ئێمە براندێک تەسجیلەکەین براندێکێکین بە براند تەقلیدەکان یانەوە کەسانەی کە با بڵین دووبارەی شەکەی ئێمەکەنەوە زەرەر لە ئێمە ناین لەبەر ئێمە بین بە ناوێک یەکێک لەو شتانەی کە لە براندین نەمان کردو بە براند نەمان کردووە مافەکەش پارێزراوە کۆپیڕایتیشمانە بەڵام جاری وایە تۆ ناوێک دروستەکەی بەبێ ئەوی تەسجیل کردبێت بەبێ ئەوی لایەنە یاساییەکەی و زامن کردبێت خەڵکم ناوە لە مێشکە ئەمێنێتەوە وەکو یەکەم یەکەمەکان دایما قیمەتێکی تایبەتیانێ لە مشکی کڕیارە بۆیە ئەو گەنجەی کە یەکەم جار با بڵین ئەم جۆرە پیشەی هێنایە بازاڕەوانەیە ئەگەر لەسەر عەرەبانەکەی کۆشکەکەی ناوێکی دابنایە ئەم گەنجە ئێستا خاوەندایەتی ناوی یەکەم یەکرد کە هەموو کاتێک بۆ ئەگەڕایەوانە ئەمە براندینە براندین و کوتم دروستکردنی لۆگۆیەکە دروستکردنی سلۆگەنێکە شرد نییە کاگاری ئێمە پاری گەورە سەر بکەیت بیرۆکەی جوان هەنێک جار پێویستی بە تاوکارێکی بەسیدێ پێویستی بە لۆگۆیەکەیە کە خەڵگەم لۆگۆیە بناسێتەوە لە شوێنێکی ترا باشە دکتۆر لۆکیشن و شوێنی ئەو شوێنی کە تۆ دادناوە لە هزری خۆتا بۆ ئەو کاری کە ئەنجامی بیت و بیکەی بە بزنسێکی پشکۆلە بۆ خۆت لۆکیشن و شوێن چەندە گرنگە بۆ ئەم بابەتە بۆ ئەوی کە تۆ بتوانین سەرکەوتوبی لە کارەکە بابەتێکی زۆر گرنگە قۆناغی دومی پرۆسسی مارکتین وتم سگمنتیشن و تارگەتین و پۆزیشنینە یەکێک لەو شتانی کە لە سگمنتیشنە ئەیکەین ئێمە ئەمانەوێت تارگێتی چفیەکی کۆمەلگا بکەین ئەبێ شوێنەکەمان نزیک بێت لە ژیانکردنی ئەو کەسانەوە نمونەیەک هەیە لە یەکێک لە تێکستەکان خوێن مۆڵێ کەسێکە بوو لە 20 پێشوە ئیشی چاکردنی کۆمپیوتەر بوو سوفتوێر نەگوڵین هەردوێر بەڵام ئۆفیسەکەی ئەم زۆر دوور بوو لە بابڵین شوێنی بزنسەکانەوانەی خەڵکێکی کەمە گەیشتە ئەم بەڵام لە دوای کە بۆی دەرەکەوێت بزنسەکەی غەڵەت نییە تواناکەی خۆشی غەڵەت نییە شوێنی کردنەوەی بزنسەکەی غەڵەتە کاتێک ئۆفیسێک بە گرانترە گرێت لەو جادەی کە زۆرترین بزنسەکانی تایە بزنسەکەی زۆر پێشەکەیت لەبەرەوەی ئەو کەسانی کە پێویستیان بەوە ناگەنە ئەو شوێنە دوورە و ناشی بینین ئەگەر ئەمڕۆ
چێشتخانەیەک باس بکەین زۆربەی کات نمونەی چێشتخانە و قاوەخانەکانمانەیە چێشتخانەیە باس بکەین وەکو نمونەیە کە زۆربەی کات پێویستمان پێێتی ئەگەر چێشتخانەکەی من تارگێتی فیئەیەک بکە کە حەزیان لە ئیسراحەت و دانیشتنێکی و نانێکی با بڵین نانی بەلەزەت پەیوەندی بە پارەکەیەوە نیە بەڵام بە شێوازێکی تایبەتی خواردن هەیە ئەبێ بیرکەمەوە خەڵکانە نەچێت ناکرێت لە با بڵین گەڕێکێکی شعبی خواردنگەیەکی زۆر 5 ستار بێشتێکی وا بکەمەوانێ چکە لاخیرە فەشە لێنە باش لە بازارگەریە ئەبێت تارگەتی کڕیارەکانت دیاری کراوە بن دیانە بێت بۆ چۆنەڵی هەڕەمەکی شێوەزاری هەولێرانەڵە بەناوکەوین هیچ مشکلی دوو جۆرە لە کمیونیکیشنە دوو جۆرمانێ جۆرێکمانەیە پێڵین ئەبە زەڵین جۆرێکمانێ پێڵێن بیلۆ زەڵین ببوورە بانی تێرمەکان زۆربەی یاڵێ وشەکان زۆربەی ئینگلیزیە باوەڕکە کوردیەکەی تۆزە زەحمەتە خۆی زانستەکە تازەیە بۆمان با بڵین ئەوەی کە پێڵین ئەبە زەڵین ئەوانەیە کە تۆ ییت لە تەلەڤیزیۆنێک و سیتیڤەکەی ڕێکلامێکەکەی بیلبۆردێکەکەی نازانی چه ئیبینێت بەس مهمە بەرچاوی خەڵک بکەویت بەڵام دوای ئەوە ییت لە ڕێگەیەکی ترەوانێت تارگێتی یەکەیەکی ئەو فیئاناکەی کە تایبەتن بە براندەکەی تۆ بۆ نمونە لە ڕێگەی ئەوەی کە دایرکت مارکتینیان بۆ بکەیت ئەگەر شوێنێکی یاریکردنی مناڵانە دروست کرد بێت یەی تارگێتی با بڵین ڕۆزە و حەزانەکانەکەیت ئەگەر مەکتەبەکانەکەیت ئەگەر بۆ نمونە خواردنگەیەک بێ یەی تارگێتی زانکۆ و پەیمانگە و کۆمەڵێک شوێنی تایبەتەکەی ئەگەر مختبەرێک بێت مختبەرێکی علمی بێ من پێویست ناکات تارگێتی چەنەها کەسی جیاواز بکەم ئەبە زەڵین ئەوەیە کابێ هەموو خەڵک بزانێ من مختبەرەکەمەیە بەڵام لە بەشەکەی ترایەم خوێندکارانی کۆلێجی پزیشکی کۆلێجی دەرمانسازی بەپی با بڵین کۆلێجەکانی تر لە ڕێگەی کۆلێجەکە و داوەتیانەکەم کە بێن شوێنەکەی من ببینن ئەمە وەکو دارێک دارێک مارکتین وەکو PR وەکو سوشال میدیاش دەتوانم سیگمنتەکەم بچووکەمەوە زۆر باشە دەست خۆش بە دکتۆریان سواز بۆ زانیاریەکانی ماندوو نەبێ ئومێد دەکەین ئەمە کەسانی کە بەنیازی ئەوەن کە بزنسێکی خۆیان هەبێ سوودیان لە قسەکانی تۆ وەرگرت بێ و لەستا بتوانن مارکتینگ و بازارکردنێکی باشی بۆ بکەن. دووبارە سپاس وامەدە بن دکتۆر جان.